بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەمجارەدا باز لە شکستی پارتی و یەکێتی دەکەین لە بەغدا. بزانین ئەو پۆستە باڵانی کە ئەم دوو حیزبە بەدەستیانەوەیە و نەیانتوانیوە هیچ بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی هەرێمی کوردستان چییە و چەندە. پۆستە سیادیەکان کە لە عێراقا هەن و بەدەست کوردەوەن هەر یەک لە سەرۆک کۆمار کە لە پشکی یەکێتیە و جێگری سەرۆک وەزیران کە لە پشکی پارتیە، هەروەها جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە ئەویش لە پشکی پارتیە. ئەم سێ پۆستە سیادیە بەدەست کوردەوەن، بەڵام لە کوردیشا بەدەست یەکێتی و پارتیەوەن، بەڵام بەداخەوە نەیانتوانیوە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکەن. باشە، بینە سەر کابینەی وەزاری محەممەد شیع سوودانی کە تقریباً لە ١٨٠ پۆستە وەزاریەکان بەدەست یەکێتی و پارتیەوەن کە 4 وەزیرە، ئەویش وەزیری دەرەوە کە فواد حسەینە لە پشکی پارتی، وەزیری داد کە دکتۆر خالید شوانیە لە پشکی یەکێتی، وەزیری ژینگە کە هەڵۆ عەسکەریە لە پشکی یەکێتی، هەروەها وەزیری ئاوەدانکردنەوە کە ئەمیش لە پشکی پارتیە و بەنگینڕێکانی با بڵێن وەزیری ئەو وەزارەت هەیە. بینە سەر پەرلەمان. ژمارەی کورسیەکانی کورد لە بەغدا زۆرینەی لای یەکێتی و پارتی بوون کە 32 کورسی هی پارتیە، 17 کورسی هی یەکێتیە. بەڵام بەداخەوە بەم هەموو ژمارە کورسیە و بەو هەموو پۆستە سیادی کە لە گرافیکانی پێشوشا باسمان کرد، یەکێتی و پارتی نەیانتوانیوە کێشەکانی خەڵکی هەرێمی کوردستان لە بەغدا چارەسەرکەن، بە تایبەتی لە بواری موچە، لە بواری بودجە، لە نەوت، لە مادەی 140 لە کۆمەڵێک بابەتی دیکە. باش، پارتی و یەکێتی ئەو بەڵێنانەی کە دایان و لە حکوومەتی با بڵێن کابینی سوودانیا جێگیریان کردو بۆیان نەچۆ سەر ئەمانە بوون، نەیانتوانی کێشە هەڵپەسێراوەکانی نێوان با بڵێن هەولێر و بەغدا چارەسەرکەن کە بەڵێنیاندا بوو کە دەبێت چارەسەر بکرێت. پرۆژە یاسای نەوت و غاز کە لە بەرنامەکەی محەممەد شیع سوودانیە جیان کردەوە کە دەبوایە لە ماوەی 6 مانگی سەرەتای با بڵێن حکوومەتەکەی سوودانی ئەمەش چارەسەر کرێت، ئەمیش چارەسەر نەکرا. پرۆژە یاسای ئەنجومەنی فیدراڵی کە ئەنجومەنێکە تقریباً وەکو پەرلەمانی عێراق وایە و نوێنەری پارێزگاکانی تایە و تەنانەت ئەتوانن مافی ڤیتۆیان هەبێت، ئەمەش بەداخەوە یەکێتی و پارتی تیای سەرکەوتوو نەبوون، شکستیانێنا نەیانتوانی ئەمەش تێپەڕێن. گواستنەوەی میلاکی مامۆستایانی ناوچە دابڕندراوەکان بڕیار بوو کە بخرێتە سەر بەغدا، بەڵام لەمەشا مۆفەق نەبوون، سەرکەوتوو نەبوون، شکستیانێنا و نەیانتوانی ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان مسۆگەر بکەن. ئەی لە چیا سەرکەوتوو بوون؟ تەنها لە دووشتا. ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کەەوە بوو بینیمان لە ساڵی 2023 ئەنجام درا، هەروەها ڕێگەدان بە گەڕانەوەی با بڵێن پارتی بۆ کەرکووک. تەنها ئەم دوو خاڵە توانرا لە ماوەی ئەم کابینەی حکوومەتی سوودانیدا جێبەجێ بگرێت، ما باقی لە شتەکانی ترا شکستیانێنا. ئێستاشی لەسەر بێ خۆمان نەزانین کە وەزعی موچە خۆران چۆنە، نەوت چۆنە، مادەی 140 و کۆمەڵێک کێشەی دیکە کە لە با بڵێن لە عێراقا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا هەیە چارەسەر نەکراون، یەکێتی و پارتی شکستیان تای هێنا و ئەوان لی بەرپرسیارە.